لانا ئاری سڵاوتان لێبێت بەیانیەوە بینەرانی کورسات باش بە هیوای ڕۆژێکی باش و خۆش بۆ هەموو لایەک لە کەرکووک لە پاڵ قەڵای کەرکووک کە شارستانیەتی شارەکە لە قەڵای کەرکووکەوە سەری هەڵداوە حەوت خان هەیە. ئەمە دەلالەت لەوەی کە پارێزگاکە قەرە باڵغ بووە، جم و جۆڵی بازرگانی و کاروانسەرای زۆر تیا بووە، بۆیە خانەکان زۆر دروست کراون. لەگەڵ قسەکردنەکە ئەمەوێ بە دیمەنەکان بینەرانی کورسات ئاشنا بکەم. ئەوەی دەیبینن ئەو سیاجە ئاریلانە ئەوە قەڵای کەرکووکە، دەوروبەری قەڵای کەرکووکە. ئێستا ئەم شوێنەی کە من وەستاوم بۆتە بازاڕی گەورەی پارێزگای کەرکووک. قسەکەمان لەسەر ئەمە نییە. من ئەمەوێت باسی خان کەرکووک بکەم. ئەمە لە پاڵ قەڵای کەرکووک کاکلیسا هاوکارم بێت لە پاڵ خان لە پاڵ با بڵێن قەڵای دێرینی کەرکووک و ئێستا کە بۆتە بازاڕی گەورەی کەرکووک ئەم خان کەرکووکە هەیە کە لێ نووسراوە قەلعە خان کەرکووک. هاوشێوەی قەڵای کەرکووک مێژوویەکی زۆر کۆن و دێرینی هەیە. پێم خۆش بوو لە پێشەوە بە بینەران پێشانی دەمیجا بچم بە ناوی ئەم خانەوە. ئەمە لە ڕابردوودا لە ساڵانی کۆن ینی شوێنێکی زۆر پڕ جموجۆڵ بووە، بەڵام بەداخەوە ئێستا توانم بڵێم ئەوەندە جموجۆڵی تیان نێماوە، چی بەهۆی ئەوەی کە بیناکەی کۆن بۆ مەترسی داڕمانی بەشێکی لەسەر ڕەنگەوەکو پێویست نەتوانرێت مامەڵی تیا بکرێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا دیمێنە جوان و دڵڕفێنەکەی کە لەسەر شێوازی ئەندازیاری کۆن کراوە هین نەبووە، ینی لە دەستی نەداوە. ئەمە ئەو خانەیە کە لە دەرەوە وێنەکانمان بۆ بینەرانی کورسات گواستەوە. بەڵام ئێستا جگە لەوەی لە خوارەوە هەندێک کتێبخانە و شتانەی تیا کراوە ئەوەندە سوودی لێ نەبینراوە، بەتایبەت لە نهۆمی دووەمی ئەم خانەیە. جگە لەمە حەوت خانەی تر بە هەمان شێوە هەر لێرە هەن کە لە ڕابردوودا دروست کراون کاروانسەرا ئەوانەی کە لە چەمچەماڵەوە هاتوونە. من لە ڕابردوودا راپۆرتمان لەسەر ئێرە کردووە، هاوڵاتیەک وتی خەڵک هاتووە لە قادرکەرەمەوە لە چەمچەماڵەوە لەم لاوە لە حەویجەوە لە پارێزگای سڵاحەدین و تکریتەوە هاتوونە مامەڵی بازرگانیان لێرە کردووە. جا ئەو زۆر بە شێوازگەر جدێمە منویستم بزانم ینی ئەم خانانە ئێستاگەر بچیتە باکووری کوردستان ئەم خانانە ئەمەدە جوان لە ناوەڕاستی ئەو حەوشەیە هەمووی کراوە بە کافتریا ژوور وەکو بازاڕی لێ هاتووە. ینی بەڕاستی هەر بچۆر ئامەدی باکووری کوردستان هەر حەزەکەی بشتام خانانە ئەوەنە تایبەتن بەڕێوەبەراتی شوێنەوار بۆ بیری لەم بابەتانە نەکردوەوە. ینی ئەمانە سەر بە چۆن سەر بە دایری ئاسارن، هیچ نۆژەنکردنەوەیکیان هەیە نیانە، هیچ بەرنامەیەکێ بۆ ئەوەی کە گەشتیان ڕابکێشە. بەڕاستی چکەسە من بەڕاستی خەفە دەخۆم کابینم ئەم شوێنە ئاوا چۆڵە بەم بەیانیش. ئاری نەکرد تەنها بەیانیان، من حەزەکەم لەگەڵ قسەکردنەکە دیمەنەکان زیاتر بۆ بینەران پێشاندەین نەکرد بەیانی بە بەردەوام ئێرە ئەوها چۆڵە وەکو پێم وتی هەندێک کۆگای تیا کراوە و لەگەڵ ئەوەشدا چەند کتێبخانەیەکی بچووکی تیا کراوەوە کە بە هەمان شێوە چۆڵە. من هەوڵم داوە لە ڕابردووشدا هەر بۆ کورسات راپۆرتمان لەسەر ئەوە کردووە بۆ ئێرە ئەم شوێنانە ئاوڕی لێ نادرێەوە خۆ دەڵێ لە ناوچەکانی تر لە باکووری کوردستان ئاوا گرنگی پێدراوە. بەڵام بەو پێی خۆتەزانی کەرکووک چاوی نێودوڵەتی لەسرە، چاوی وڵاتانی دەوروبەری لەسرە. هەر بەڕاشکاوی شوێنەواری کەرکووک گوتی کە ناتوانن دەستکاری ئەم شوێنانە بکەن، چونکە هەندێک لە وڵاتانی تر ترسی ئەوەیان هەیە کە ئەم شوێنە گۆڕانکاری تیا بکرێ و هەرێک با بڵێن لە بەرژەوەندی خۆی. ئەمامێ بزانم بۆ لێرە مامە بەیانیت باش چەندێکە لێرەی هیچ زانیاری لەسەر ئێرە هەیە ئەم خانە باشە لەش ساغ بێ هەوڵمدا لەگەڵ پیاوە لە نێو خانە بینی، بەڵام دیارە پرسیارێکم هەیە ئەمە پێشتر بۆ نمونە نهۆمی سەرەوە چی بووە و ئێستا بۆ نهۆمی خوارەوە پشتگوێ خراوە دڵنیام سەری شەوە هیچ نییە ئێستا، بەڵام پێشتر وەک چی بەکار هاتووە سەرەوە؟ ئاری لانە ئەوانەی کە هاتوونە با بڵێن لە ڕابردوودا لە ڕێگەی بەکارهێنانی با بڵێن گوێدرێژ و ئاژەڵەوە کاری گواستنەوە کرد. ئەومان نەزانین کە عارەبانەیەکی پێوە بەسراوە کە هاتوونە بازاڕیان کردو لەم خانانە ئاژەڵەکانیان داناوە لە دەرەوە. ئەم خانانە ئەیبینن ئەم ژوورانە هەمووی هەرێکی و تایبەت بۆ بە شتێک ینی بابەتێکی جیاوازی تیا فرۆشراوە. جا لەسەرەوە
شوێنی مانەوەی فرۆشیارەکان بووە ئەوانەی کە فرۆشیار بوون لە ڕابردوودا بەڵێ شوێنی حەوانەوە پشودانی ئەوان بووە کە لە ناوچەکانی ترەوە هاتوونە هەشێکی زۆر ماونەتەوە لە کەرکووک بوون منە زیاتر لە چەند ڕۆژێک ماونەتەوە نەیان توانیوە هات و چۆی شارەکە و ناوچەکەی خۆیان بکەن بەڵام لەبەرەوەی ئێرە ناوچەیەکی پڕ لە جموجۆڵی بازرگانی بووە لە خانەکان کەرەستەکانیان لە خوارەوە داناوە لەگەڵ ئەوەشدا نهۆمی دووەمی ئەم خانەیە بەکارهێنراوە بۆ پشودانیان مانەوەی شەوانیان هەندێک جاریش باسییان لەوە کرد کە دەدرا بە کرێشیانی لە بەرامبەر مانەوەی ئەو خەڵکە ئەو کاسبکارانەی کە لە دوورەوە ئاهاتن ئەم شوێنانی سەرەوە ئەدرا بەکرێ بۆ ئەوی پشووی تای بدەن ئەمە نمونەیەکێکە لەوانە کە ئەتوانم بڵێم کۆنتترینیانە حەوتخانەکەی تر هەر نزیکە لێرەوە ینی بۆ نمونە لەو بازاڕی ئەو حەوتخانەی تریشکە هەمان شێوە بەداخەوە هەندێکیان کراون بە گەراجی ڕاگررتنی ئۆتۆمبیل بەڕاستی من حەق بوو لەوێشەوە ئەگەر نزیک وایە بڕۆشتان دیمەنەکان پێشاندایە بەڵام حەزم کرد لێرەوە دیمەنەکان بگوازن چونکە ئەمە شتێکی ئەوتوی تیان ناچێت ئەگەر لایەنە پەیوەنددارەکان شوێنەوار هەوڵی نوێژەنکردنەوەی بدەن بەڵام ئەوەکانی تر ئێستا هەر لە نێو بازاڕی جووتقاوە یەکێک لەم خانانە کراوە بە شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل بەداخەوە ئەمە کارەساتە دەتوانرێت سوود لەم بینایانە وەربگیرێت بەڵام ئەوەی دەبینین بەم شێوەیە کە هیچی تا بەسەر نییە و جۆلی دەستە خۆش بە سپاس بۆ خستنە ڕووی ئەم بابەتە گرنگە هیوادارین ئاوڕێی جدی بەڕاستی باوەڕکە فیلم سازەکان ئەگەر بیانێ